عەبدوڵڵای کوڕی مەسعود سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الهیلاک فی اثنتین بە هیلاک چوون لە دوو شتایە العجب والقنوط ئینسان دایمە معجب بێ بە خۆی دایمە شانازی بە خۆیەوە بکە وا بزانێ هیچ هێزێک نییە بتوانێت ئەو بەچۆکا بێنێ دووەمیان ناومێد بوون ئینسانێکی لاواز کە بەردەوام ڕەشبینە بە ژیان هەم ئەو کەسەی کە زۆر مەغرورە بەخۆی هەم ئەو کەسەی ناومێدە لە ژیان هەردووکیان بە هیلاکە چوون فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى لسورة النجم آيات 32 دا پروردگار دەفەرمێ تزكي نفسي خود مكا خود بچاك نشان مدى تنها هو أعلم هو بس خوايا دزاني كي متقية والله بريزان أمي ليرة دا لنا خايا كدلا بس الله ديبيني بس الله بويا تزكي نفسي خود مكا او اندە معجەم مەبە بە خۆت ئەو اندە ستایش و مەدحی خۆت مەکە ئەگەر کارێکت کرد بڵێ خوا لێم قبوڵ کەی خوا جێگایەک بگرێ خوا بە چاوی خۆم بەرهەمی باشەکانی خۆم ببینمەوە خوا کلیلی خێر بم قفڵی دەرگای شەڕ بم بەڵام دا منیشە هەرچی خەڵکە غەیری خۆت هەمووت پێ هیچ و پوچ بێ و هەر هەمووت پێ خراپ و جەهەنەمی بێت تەنها خۆت پێ ڕزگار بێ بە هیلاکە دەچی